سڵاوتان لێبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەر ڕێبوار پسپۆڕی پزیشکی فریاکەوتنم پۆدکاستێکی نوێتان پێشکەش دەکەم. لە پۆدکاستی ئەمجارە باسی پشکنینی پێشوەختەی شێرپەنجەی مەمک دەکەین، باسی ئەو خانمانە دەکەین کە پێویستە پشکنینی پێشوەختە بکەن، پێویستە پشکنینی خۆی مەمکیان بکەن بۆ ئەوەی ئەگەر دوور بێت تووشی خانەی شێرپەنجەی بوون، تووشی گرەیەک بوون، بە زووترین کات بتوانن پشکنین بکەن، بچنە لای پزیشک و بە زووترین کات هەم دەستنیشان بکرێن هەم چارەسەر بکرێن. ئەمڕۆ دکتۆرە سوزان هۆشیار پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەریەکانی مەمک لەگەڵم دەبێت. دکتۆرە زۆر بەخێر بێ. خۆشبی، زۆر سپاس بۆ ئەو کاتە کە دەرفەتە کە بتوانین سودمەندین بۆ هاوڵاتی بەتایبەتی بۆ خانمان. زۆر سپاس دکتۆرە. یەکێک لە نەخۆشەکانت، یەکێک لەو خانمانەی کە بۆ خۆی دوو خوشکی جانیان لە دەستداوە دەمانەوێت بۆمان باز بکات و بۆ خۆی زۆر ئازایانە توانی کە زوو دەستنیشان بکرێت و تۆ لەگەڵی بووی و هاوکاری بووی بۆی زوو دەست پێ بکا بە چارەسەر. لەگەڵمانە قاهیرە خان تۆش بەخێر بێی. خۆشحاڵم کە لەگەڵمانی. سلامت بی کاو دکتۆر، دەست خۆش بەم بەرنامە جوانە. هیوادارم سودێکی باش بگەین بە هەموو کەسێک تایبەت بە نەخۆشانی شێرپەنجە. زۆر سپاس قاهیرە خان، تۆ زۆر ئازایانە توانیت لە زووەوە کە هەستت پێی کرد کە دیارە گرەیەکی شێرپەنجەیت هەبووە یانیش توانیتە دەستنیشانی شێرپەنجەکەت بکرێ، ئازایانە توانیتە بەسەر شێرپەنجەکەت زاڵبی. دەمەوێ پێم بڵێ سەرەتا هەستت بەچی کرد، چۆن دەستنیشان کرایت، چۆن توانیت ئاوا بەسەر نەخۆشەکەتدا زاڵبی؟ ئەمەیان ئەو سەرەتا دەمەوێ ئەو هێزەی کە هەموو هێزی خوددایە بە منی بەخشیە. تاکیدم خدا بارێک نەخاتە سەرشانی هیچ کەسێک ئەگەر تانێ هەلگرتین نەبێتن. من خۆم ڕاستی مانگانە هەموو کات یعنی پشکنینی خودی خۆم بۆ خۆم هەر لە ماڵەوە ئەنجامەدا. ئەو بوو جارێک سوتفە دەستم تەدە سەر گرێک منیش ڕاستی هەستم کرد یعنی سەر هەستم بۆی نەکرد کە گرێکەی شێرپەنجە بێ. گوتم لاوانە هیچ شیری بێتن یا خۆت چاوری شتێک لاو بابەتانە. ئیتر دوای خۆشبەختانە هەرزوو چوون بۆ سەردانیکردنی دکتۆر، هەرزوو پشکنینم کرد. بەدەخەوە دیار کات کە گرەکەی منیشی شێرپەنجە بوو. بەڵام من ئەلحەمدوللا برام زۆر بەرز بوو. لە سەرەتاوە تاکو ئیمڕۆ هیچ کات بیر لە هیچ شتێکی خراپم نەکردوتەوە. هەموو کات هەوڵمدا کە بەهێز بم و قاڕاگەر بم. قاهیرە خان، تۆ چۆن بوو دەتویست پشکنینی خۆی مەمکت بکەی؟ بۆچی دەژیت ئەم پشکنینە بکەی؟ لەبەر ئەوەی شێرپەنجەی مەمک لە خێزانەکەتدا بوو یانیش چۆن توانیت ئەم پشکنینە بۆ خۆت بکەی؟ نەک لەبەرەوەی کە لە خێزانەکەم ئەم نەخۆشەی هەبوو، هەر خۆی پێویستە هەموو کەسێک ئەگەر سەردانی دکتۆرش نەکات هەر خۆ دەتوانێت لە ماڵە پشکنینی خودی خۆی بۆ خۆی ئەنجام بدەر. و بەنسبەت ئەوەی کە من ڕاستە دوو خوشکم بەدەخەوە لێیان ڕۆشتیمە بار و تەبیتن نەخۆشیەکەی هەردووکیان زۆر لە هیمن بەسیتر بوو. هیمن پێشچاوی ئەوان قورستر بوو، بەس چ بوو ئەوان زۆر عیلاجیان نەکرد. یەکسەر دکتۆر پێیان گوت تووشی ئەو نەخۆشە بووی، ئەوانیش وەکو قەلەقی و ترس و دڵە ڕاوکێ گوتی ناوێرن بچین عیلاجاشتان وەرگرین چونکە ئەوەی ئەو تووشی ئەو نەخۆشەیە بیت کۆتەیەکەی هەر مردنە. وان بیر کردەوە کە چارەسەر و ئاشتانەی نییە. ئاخیرەکەش هەر چوون بۆ چارەسەر، بەس بەداخەوە ئەو کاڵەکارتراسە وەکو بڵێن دکتۆرەکانش ئەو کاتە نەیانتوانی چ بکەن. چونکو من کە خوشکێکم تازە توش ببوو بار و تەبیە لەوانە من بەخۆشم زۆر جار پێم دەگوت لەوانە هەر بە دەنگە حەبەکی کیمیایی چارەسەر ببین. چکە زۆر بەسیت بوو، بەس هەر هێشتەوە گوتی من ناوێرم و نابیت بچم چارەسەر وەربگرم. پاشان ساڵێک و 7 مانگ نەخۆش لە ساڵێک و 7 مانگ چاڵێ بیتە ئەگەر چارەسەری وەربگریت ئەو جا چوو زەعی بکە. بەدەخەوە کاتیش کاڵە کارترازە دکتۆرەکە نانتۆ نیشتەی بکەن قەدەری خۆی وا بوو بریدا بەڵای خۆی. قاهیرە خان، لێرە پەیامە تەندروستیەکە ئەوەیە تۆ دەڵێی ئەوەی خوشکەکەت پزیشکەکان گوتیان جۆرەکەی ئاسانتر بووە و زووش دەستنیشان کرا، بەڵام ترسی هەبوو یان نەیویست زوو دەست بە چارەسەر بکە. باسی ئەوە دەکەی کە ساڵێکی بەسەردا چوو بوو، زیاتر لە ساڵ و نیوێک ئەو کاتە چوو دەستی بە پشکنین کردو بۆ ئەوی چارەسەر وەربگرێت کە ئەو کاتە هەموو شتێک لە دەست دەرچوو بوو. بەڵام تۆ بە پێچەوانەوە کە شێرپەنجەکەت
زۆرێکی مەترسیدارتر بوو بەڵام کە زوو دەستنیشانکرای یەکسەر لەگەڵ دکتۆرە دەستت بە چارەسەر کرد و توانیت بەسەری دازاڵبی تەواوە؟ دروستە بەڵێ الحەمدولله خۆی هەر کەسە کە تووشی نەخۆشیە بێت یاخۆت هەر کەسێک کە نیشانەیەکی گومانایی هەبێت ڕاستی ئەبێ بەهێز بێت و نەترسێت خاصەتەن ئەم نەخۆشەی شێرپەنجە وەرە زۆر بەنرخە ئەگە تۆ هەت بیتن زۆر گرینگە لەوەی کە چارەسەریش وەربگری هەیە چارەسەر وەردەگری بەس وەرەیاندا نزمە بێهیوایە و بێ ئەمەلە لا ڕەحمی خۆی چارەسەرەکەی باوەڕ ناکەم هیچ تەسیرێکیش لێ بکەن یعنی هەتا شوێنێکی ئازار دەبیتن لەوانە هەر بیری لە مردن ئەو شتانە بکەن ناڵێت بە ئەوڕۆ بژین بەخۆشی هەتا سبەینێ کەسمە نازانین چما لێ دێتن بە ئەوڕۆ بەڕێ بکەین بەخۆشی بەبێ ترس و بەبێ دوودلی سبەینش خۆمان لەگەرە ڕێ هەمومان شەر مردنە خۆ هەمومان هەردەمرین هەر کەسە و نەوعەک و هەر کەسە و لە ڕۆژی خۆی بەس بە نسبەت نەخۆشی شەر نییە ئیلا برن وڵۆ فلان کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بووە و ئیتر کۆتایی هات بە مردنی نەخێر شێرپەنجە یەکسانیە بە مردن بەڵکو شێرپەنجە ورە و هێزی مرۆڤ زۆر بەدیار دەخات و دایمانش ئەو کەسایی کە بەهێزن ئیشەڵڵا خۆ تووشیان دەکاتە. قاهرەخان دەستت خۆش بێت دەمەوێت دووشتم پێ بڵێ یەکەم پەیامەت چییە بۆ ئەو خانمانەی کە هەم بۆ نمونە ساخن سەلامەتن هیچ گرفتیان نییە و هەم ئەوانەی کە شێرپەنجەیان هەیە و ئێستا لەوانەیە لە ناو دۆخەکەدا بن دڵە ڕاوکەیان هەبێ بۆ خۆیان بۆ خێزانەکانیان وەچیت هەیە بۆ دکتۆرە کە پەیوەندێکی برادرانەتان هەبوو کە ئێستا دانیشتن یەکسەر باسی ئەوەی کرد زلەکانت زۆر جوانە ینی وەکو دوو هاوڕێتان لێهاتوە وەکو دوو خوشکتان لێهاتوە هەم ئەم پەیوەندێ لە نێوان پزیشک و نەخۆش هەمیش پەیامەکەت بۆ هاونیشتمانیان بۆ خانمان بەتایبەت. وڵی لێرەوە ئەمێ ئامۆژە بە هەموو کەسێک داواکارم لێیان ئەگەر سەردانی دکتۆریش نەگەن لە ماڵی هەر پشکنینی خودی خۆیان بۆ خۆیان ئەنجام بدەن و دەستنیشانکردنی هەر گرێکی گومانەوەی شەرنی هەموو گرێکی شێرپەنجە بێ بەس ئەو نەخواستە ئەگەر شێرپەنجەش بێت زوو چارەسەر دەکرێتن هیوادارم لە هەموویان پشکنینی مانگانە خۆیان لە ماڵی ئەنجام بدەن و هەر نیشانەیەکیش هەبوو لە گومانەوەی سەردانی پزیشک بکەن نەترسن و برەیان بەرز بێت جا هەر شتێک کە خۆ هینای بیت جا گرێکە خەوەین بیت یا خۆدنە ئەمە بڵێن ڕازین لەو نعمەتەی خودا کە پێمان دەدا چونکە ئەویش دیاریەکی خودایە تاکید بە ئێمەی داوە و بە نسبەت نەخۆشانی شێرپەنجەش لێرەوە پێیان دەڵێم برەتان بەرز بێت ئێوە ئازان خدا و نەخۆشە بەسەر ئێوە تاقی کردەوە دڵنیا بنەوەی کە خێرێکی زۆر گەورەی تێدا ڕاستە بە ئازارە ڕاستە مۆندی بوونە ڕاستە زۆر لەوانی نەفسی قەلق و ئەو شتانە دروست دەبێت بەڵام باوەڕتان هەبیت کاتیە منیش هەموو قژم دەرهاتە بوو لە سەرەتاوە کات 2-3 ئیلاج کیمیۆمار پێرد بوو زۆر هەستێکی ناخۆش بوو لەو ماوقفەشدا من بەداخەوە خوشکێکم ئەمری خۆی کرد کە لەسەر جەنازەی ئەو خوشکە من دانیشتم بەداخەوە یعنی ئەوش تووشی نەخۆشی شێرپەنجە بوو و بووم زۆر زەحمەت بوو کە من تووشی نەخۆشی شێرپەنجە بووم لەسەر جەنازەیەکی شێرپەنجەش دابنیشم بەڵام بەڵۆنیمدا زیاتر لەو ڕۆژە بەهێز بم و خۆراگر بم و الحەمدوللاش وا بوو کە من بیرم لێ کردەوە خدای مەزن هێزێکی و ئارامێکی و سەبرێکی زۆر بەمنی بەخشی کە بەڕاستی خۆشم نەمزانی چۆن بۆم هات چونکە لە دەستدانی خوشک ئیشەڵڵا کەس نەیبینیتن زۆر بە ئازارە. قاهرەخان بۆ خۆت سەلامەت بی تەمەندرێژی بۆ خۆت بێ ئیشەڵڵا ئەو قۆناغی کەماوە زۆر بەباشی تێدەپەڕێنی و سەلامەت دەبی با دکتۆرە باسی پەیوەندی نێوان پزیشک و نەخۆشەکەیم بۆ بکات دواتر دەستت خۆش بێ سپاس کە لەگەڵم بووی سپاس بۆ ئەو پەیامەی کە لە ڕێگەی تۆ توانیمان بیگەێنین بە هاونیشتمانیان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس. دکتۆرە گیان لەسەر قسەکانی قاهرەخان دەمەوێت بەوە دەست پێ بکەین پێشەوەی باسی بەربڵاوی شێرپەنجەی مەمک بکەین لە کوردستان و لە جیهان باسی ئەو پەیوەندی هاوڕێیەتیە لە نێوان پزیشک و نەخۆشەکەی کە چەندە هاوکار دەوێت بۆی خانمەکە خێرا دەست بە چارەسەر بکات و بتوانێت دوو چاک بێتەوە. پەیوەندیە بڵێن کلیلەکەی دەڕزگاربوونە و ساڵبوون لەسەر نەخۆشیەکە لەبەرچی لەبەرەوەی پزیشکەکە دەبتە تاکی کەسی یەکەمی ئەو نەخۆشە من حتا ناڵێم نەخۆش حاڵاتیان بەڵێن چارەسەر
لەبەرچی لەبەرەوەی ئەو ئازاری دەبیتن داچی دەڵێت تەحملکەیان جار وەیە هەر بەخۆی خانەوادەکە لەبەرەوەی ئەو هوشیاریان نییە دەربارەی ئەو نەخۆشەوەکو بە ئاماژەشی پێکرد لەلایەن وایە شێرپەنجەوەتە مردن هەر نیشانەیەک باسکە شڵەژانێک دروست دەبی مەترسیەک دروست دەبی لە نێوانیان بەڵام کە پەیوەندی لەگە پزیشکە وەکو هاوڕێک و کە توانی هەر کاتێک هەر وەختێک پەیوەندی پێ بکە بە جۆرەی پێویست دڵنیام نەخۆشەکە زۆر بە جوانی دەتانی زاڵ بیتن و هەروهاش زۆر بە جوانی دێتەوە ئەمن زۆر چیرۆکم هەیە یەک لەوانە مەسەلەن نەخۆش هەبوو هاتیە نەیویستێ چارەسەر بکە چیتی تەواو ئەمن دەڕۆم ئەوە بەس پێم وتوە تو بەس تەحملکە بەس بەرگەی بگرە تا 6 مانگی تر دێ و لەسەر هەمان شوێن دادەنیشی دەڵێ دکتۆرە تەواو و بەسەریشمان هاتیە نی چیرۆکی زۆر ینی نەخۆشەکەم هەبوو ڕسمی دەکرد هەموو جاردەهات دێگۆکەینێ چا دەبمەوە ڕسمەکت لۆ دروستکەم دەمگو چا دەبێ و دەبی ڕسمەکرد ڕۆژێک باوەکەم نەخۆشەکەم لەبیر کرد لە بەروێ هەر ڕۆژانە نەخۆشی نوێ دەبینی و سەرقاڵی ژیان و ئیش دیتم دەرکە کراوە نەخۆشەک هاتە ژوورێ ڕسمەتی هەند جوانی هینە ئاەتە چی جوان نای منی لە بنی نووسە ینی هەستم کرد هەموو دنیا ئیمنە وەی کرد زیاتر بتوانم بکە ئێمەش پزیشکماندی دەبین لەبەی ڕۆژانە ئێمە پەیوەندیمان لەگە نەخۆشی شێرپەنجەیە ئەو چیرۆکانە کە باز دەکەن هەمووی دڵڕاو ئەو نەخۆشی کە بەناوی تۆ منداڵەکەی ناونا ئەو نەخۆشش ئەوە چیرۆکەکە قەت لە بێری ناکەم تازە تەواوم کردبوو 2 ساڵی یەکەمم بوو هاتە لام ئەو کاتە تەمەنی 29 ساڵ بوو زۆر بچوو بوو لە کاتی سکپڕی تووشی مابلێن پاش سکپڕی لە کاتی شیردان تووشی شێرپەنجە بوو ئیتر بە خۆت دەزانی ئەو کاتەش بابلێن 10 ساڵ 11 ساڵ گەلێ تەمەنەکە وتی دکتۆرە ئەمن ناژیم و چارە سەرمان کرد خۆشبەختانە الحەمدوللا ئەوەش بوو کە زوو دەست نیشانی کرد مەمکەکەشمان هەڵنەگرت خۆشبەختانە هەموو قۆناغەکانی تەواو کرد فترە دەهات لەو پشکنین ڕۆژێک دیتم هاتوتی دکتۆر ئەم سکم هەیە گوتم باشە پزیشکی چارەسەری کیمیاوی ئاگدارە گوتی دکتۆرم 5 ساڵی خۆم تەواو کردیا ئێستا توانم خۆشبەختانە منداڵی بوو خۆشیەکەی لەوە بوو کە منداڵەکەی هینا منداڵێکی جوان بە ناوی منی کردبوو بۆ من هەموو دنیا بوو ناوی دانا بوو سۆزان پاش 2 ساڵی دی بەداخەوە تووشی شێرپەنجە بوو لە لایەکەی تری مەمەک هاتەوە لای من چونکە هوشیاری هەبوو لە دەربارەی ئەو نەخۆشی و چۆنێتی پشکنین و چۆن خۆی بپارێزی و بابڵێن بە قۆناغەکاندا چوو بوو زۆر بە ئاسانی وەریگر کە هاتە لام کچەکەی تەمەنی 3 ساڵ بوو زۆر بەوەیەتی دکتۆر ئەوە دیسان توش بوویمەوە بەس هەز دەکەم بیدایەتە تازەیە بالفعلی شوا بوو حتا بە نەشتەرگەریەکی زۆر سادە و بەسیط تانیمان ئێستا ئەوانەیە جێشی لێمبی وەزەی زۆر باشە لەخوا بە زیادبی هەردوو قۆناغی تێپەڕان واتە 2000 تووشی شێرپەنجە بوو بەس چونکە ورەی بەرز وەکو قاهرە باسی کرد متمانەی بەوەی بوو کە ئەوە خەڵاتەکی خوایە و خەڵکی خۆشەویست لەگەڵی دەبن توانی تێپەڕێنیتر ئەوە لە بۆ من زۆر خۆش بوو بەڕاستی هەموو کاتیش باسی دەکەم دەستت خۆش بێ دکتۆرە شێرپەنجەی مەمەک ئێمە دەزانین لە نێو خانمان بەربڵاوترین جۆری شێرپەنجەیە وە پیاوانیش لی پارێزراونین و توش دەبن لە کوردستانی شێرپەنجەی مەمەک بەربڵاوترینە بەڵێ وە پیاوانیش دەبینن توش ببن بەڵێ خۆی بەڕێژەکەی 1970 ئافرەتا 101 پیاوە و ساڵانەش ئەمە وەکو بەڕێوەری سنتەر ساڵانە ئەگەر با بڵین 10,000 نەخۆش ببینین لەوانەیە 4 لە 5یان هەر پیاو دەبیتن و هەمانە و دێن پشکنین دەکەن و دەردەسی شێرپەنجە و بە هەمان قۆناغیش داتێتەوە مادام شێرپەنجەکە هەندە بەربڵاوە کەواتە دەبێ زۆر بە باشتر خۆمانی لێ پارێزین ینی زۆر بە باشتر زووتر پشکنین بکەین بە تایبەت خانمان چۆن پشکنینی خۆیی مەمکیان بکەن وەکەی پشکنینەکە بکەن پشکنینی خودی مانگانە یەکەم قۆناغا بۆ خۆپارێستن لەو نەخۆشیە زۆر کەس لەوانەیە جێبستمان بی بڵێ کا من خۆم پارێست ڕاستە بەس لەوانەیە دەستنیشان بکرێت لە قۆناغێکی زۆر سەرەتایی کە خودی خۆی خۆپاراستنە ئەوە یەک دوو چ کاتێک ئەنجامی بدەین و چۆن ئەنجامی بدەین چ کاتێک ئەنجامی بدەین هەموو ئافرەتێک سووری مانگانەی هەیە هەفتەی دووەمی سووری مانگانە بەخۆی لە پێنجەم شەشەم هەفتەم هەشتەم نۆیەم دەست پێ دەکا پشکنینی خودی مانگانە دەکا ئەوانی سووری مانگانەیان هەیە ئەوانی سووری مانگانەیان ڕاوەستە ڕۆژێک لە مانگ دیار بکە وا بڵێن یەکی مانگی داناوە بۆ خۆی وەکو بیرخەرەوەک دابنێتن بە لیفلێتێک داینێ بە شتێک دابنێ کە ئەوە بەبیری دەخاتەوە ئەوانی وا بڵێن تووشی بڵێن تەمەنی بنا ئومێدی بووینە ئەوانی سکپڕن سووری مانگانەیانی ئەی ئەوان چ بکەن ئەوانیش مانگێک ڕۆژێک لە مانگ دیار دەخەن پشکنینی خودی مانگانە دەکەن و دەبی لایانی کەمی جارێک لە کاتی سکپڕیدا بستنە لای پزیشکی مەمەک
ئەوە بەنسبەت ئەوانی شیردەریشن هەمان شت ئەوانی سووری مانگانیانت کە ئەوانی شیردەرن هەندێکیان هەیە سووری مانگانیان ناوی تاوەکو شیرەکە شیر دەدەن ڕۆژێک بە دوای چیدا بگەڕێن ئەمە پێ دەڵێن باتە ئەو خاڵە ترسناکانە باوە نەڵێن ئەو خاڵانی کە پێویستە بچی بۆ لای پزیشک با ئاوا بڵێ یەکەم بوونی گرێ بەس بوونی گرێ واتانیە هەرگرەیەک هەبوو لە مەمەک ینی ئەو شێرپەنجەیە کەواتە بە دوایدا بڕۆ بەڵام لی مەترسە بەڵێ دوو شلەمەنیەکی ڕەش زۆر جار بە کوردەواری خۆمان دەڵێ زیخەک لە گۆی مەمکن دێتە دەرێ دیسان پێتان دەڵێمەوە مەترسیدار نییە و مەشترسێ کە چووی لەوانەیە بەس لە بەرەوەی هەوەکردنی بۆریەکانی مەمکە گۆڕانکاری ڕەنگی پێست زۆر جار دێدە لە ڕەنگی ممکن پێست گۆڕایە و پێستەکە ڕەنگی گۆڕایە کە پشکنی لۆ دەکەی دەبینی شێوازی پێستی خۆی وایە کەواتە ئێمە ئێستەماسی سێ خاڵمان کرد بۆنی گرێ شلەمەنیەکی ڕەنگەکی خوێناوی یان ڕەش دووەم گۆڕانی ڕەنگی پێست هەروها ئەستوربوونی بنباڵەکان بەس لێرە دەمێ ئاماژە بکەم بەهۆی ئەوەندە ساڵی ئەزمونمان لە سنتەری مەمک و لە نەخۆشیەکانی مەمەک دەتانم پێ برم زۆربەی ئافرەتانی کورد مەمکی زیادیان هەیە ئەو گرەیە کە هیچ هەست دەکا گرەیە دێ زۆر شڵەژای بەس کە دێ پشکنین دەکا ئەو مەمکە زیادەیە بەس مانای ئەوە نییە هەستت پێکرد بلێ مەمکە زیادێنە بڕۆ بۆ پزیشک پشکنینت بۆ بکاتن بزانی هەوە یاننا هەروەها خاڵەکی ترکە زۆر گرنگە چاڵبوونی مەمەک و چوونەژورەوەی گۆی مەمەک زۆر جار هەردوو گۆی مەمەک دەستەژور هەر دەلی شێرپەنجەی نەخە شێرپەنجەی ئەوە لە ئەزگماکەوە وایە چاڵبوون شوێنی گرەیە کە پێستەکە ڕادەچێشی چاڵ دەبێتن بەس بە کۆی گشتی ئەو هەموو خاڵانەی کە هەیە وانای ئەوە نییە کە ئەو ئەگەر ئەو خاڵانەی هەبوو ئەو شێرپەنجەیە لە پشکنینەکان بە دەرکەوی ئایا شێرپەنجەیە یاننا کەواتە ئەوەی کە دەیدۆزنەوە تەنیا نیشانەیەکە تۆ دێ بە دوواداچوونی بۆ بکەین ناڵێن شێرپەنجەیە لە ماڵەوە یەکسەر خۆت مەترسێنەوە لی بکەی و نەتوانێت دێوترسە بنە حەقیشی ناگری وەکو باس کرا لێرە ئەو شتە ناخۆشەیە کە شێرپەنجە واتە مردن بەڵام وانە نەخێر چەند زۆر چارەسەر چەند زوو دەستنیشان بکرێ ئەوەندە زوو چارەسەر دەکرێت جگە لە پشکنینی خودی مەمەک دەکرێت بۆ نمونە زۆر جار باز لەوە دەکەین بۆی بزانین شێوەیان تێکچووە هاوسەنگی مەمکەکانی تێکچووە لەبەر ئاوێنە باسی ئەوە دەکەین کە تەماشای بکات ئەمەش سوودی دەبێت ئەمە ئەو دەستە دەینە سەر خاڵی دوم کە چۆن پشکنینەکە ئەنجام بدەین زۆر کەس دەڵێ باش ئەو هەموو شتەکانت باز ئەدێم کو بیکەم زۆر ئاسانە پاش سووری مانگانە هەموو ئافرەتێک ئەمە وەکو ئافرەت زۆر حەزمان لە ئاوێنەیە بەمە بێ هەموو شوێن ئاوێنەبی کە خۆمان بە جوان دەبینین وەکو ئەوە لە هەموو شوێنێک ئاوێنە لە حەمامەکەبی لە ژوورێک بیتن بەرامبەر ئاوێنەکە ڕاوە دەستیتن بە مەرجێک مەمکەکانی دیار بیتن هاوسەنجی تەمەشا دەکەین ئەوەش دەمێ ئاماژەی پێ بکەم زۆر جار تەمەشا دەکەی قەبارەیەکەچ لە قەبارەیەکەکی گەورەترە یان بچووکترە ئەو مەش لەژێ بەخۆی بە سروشتی وایە یەکەم شت سەیری قەبارەکان دەکەین تەمەشا دەکەین کە کاتی دەستمان ئاوادا دەنێبزانین سرجبوون هەیە چاڵبوون هەیە شێوازی گۆی مەمکەکە دەوروبەری مەمکەکە پێستەکە ڕەنگی چۆنە بنباڵەکانمان چۆنە پاشان هەردوو دەستی بەرز دەکاتەوە دۆسەرێ چەند دەستی بەڕاستی بەرز کاتەوە ئەوەندە جوانتر دیار دەبی ئەگەر بوونی گرێگرێکە بە دەردەکەوی ئەگە چاڵبوون هەبی چاڵبوونەکەی زیاتر دەبیتن پاشان دەستی لە بن سەری دادەنێ دیسان تەمەشای ئەو قۆناو شوێنانەی کە باسمان کردەوە پاشوی بە دەستی چەپەی با بڵێن دەستی ڕاستە مەمکی چەپەی پشکنین دەکا و بەعکسەوەش با بڵێن ئەوە مەمکەکەیە ئەو سێ پەنجەی دەبی بەکاربینی سێ پەنجە زۆر گرنگە ئەو سێ پەنجە هەستیارە ئافرەت نازانی دێ مەمکەکەی هەموو گرتی ئەو هادەی گوشی هەستی بەگرێ دەکاو نەحەقی ناگرم بەس کە بەو سێ پەنجەی ئاوا بە بازنەیی خۆی سێ شێوازە بەس ئەمە ئاسانەکەی باز دەکەین بازنەیی لەگە گۆی مەمەک دەست پێ دەکا پشکنین دەکا سەبر دەڕۆ تۆزێک پاڵی پێوە بنێ هەتا مەمکەکەی تەواو دەبێت کەواتە لە بازنەیەکی گچکە دەست پێ دەکات بازنەکەی گەورە دەکات بۆ نمونە وەکو میلی کاژێر وەکو میلی کاشمێر پاشویش دەستی لۆ بن باڵەکەی دەبە بە هەمان شێوە بزانی هەرگرەیەک هێر پشم بەس بە مەرجێک دەستی بەرزیان دەستی لە بن سەریتی ئەو باڵین ئەو شێوازە بیتر دوایە دەچیتە مەمکەکەی تر قۆناغی ئەخیرەکە چیە بە زۆر بە نەرمی گۆی مەمکەکەی دەکوشی بزانی چ شلەمەنیەک دێ و ڕەنجی شلەمەنیەکە و شێوازی شلەمەنیەکە ئەگەر دڵنیانە بوو ویستی زیاتر دڵنیابیان هەر شڵەژانێک هەبوو دەتانی سەرینێک لە بن سەریدانێ ئەو قۆناغانی پشکنین خاستە بەتایبەتی ئەوانی تۆزێ کێشیان زۆرە ئەوان دەتانن ئەوە زیاتر دڵنیادەم لەبەری چەوری لە مەمکیان زۆرە لەوە ئەو کاتەگریەکە زۆر بجوانی بە دەردەکەوی ئەو ئەگەر هەبی پیاوانیش پێویستە ئەم پشکنینە بکەن لێگومان پیاوانیش پێویستە
پیاوان چۆن بیکەن بە هەمان شێوە بە هەمان قۆناغەکان دەتێپەڕێت و مانگانەش پێویستە پشکنین بکەن پێویستە و خاصەتەن ئەوانی وەرزش دەکەن ئەو خواردنانە وەرزشیانەوە کۆ پرۆتین و چەند دەرمانێک هەیە وەردەگرن بۆ دروستکردنی ماسوولکە گەورەکردنی ماسوولکە ئەوانە زۆر کاریگەر بۆ پیاوانەی کە زۆر جار دەڵێن مەمکیان گەورترە جابۆ نمونە دەکرێت دەرمانی بەکارهێنابێ وەرزشیە یان هەر خۆی وایە ئەوانی با بڵێن ئەمە کە دێ پیاو یەکەم پرسیار لێ دەپرسین ئایا وەرزش دەکەی ئەمە چ زۆر جار ماسوولکەکەی ئەوەندە وەرزشی کردیە تون بووە وەکو شێوازی مەمکە چیرە هاتیە باشە کە بگۆتی بەڵێ ئەو جە پرسیاری دووەم دێ ئایا تۆ پرۆتینت بەکارهێنا چ زۆرە پرۆتینەکەت بەکارهێنا هیچ دەرمانێک بەکارت هێنا بۆی هۆرمۆن هەندێک جار دەرزی وەردەگرێت چەند ناوی هۆرمۆنەکە ناوەکان زۆر ئەو لەگەری شارەزانیم بەس دەزانم کە بەکاری دێنێت لەبەلە دکتۆرە هەرماوات پێش ئێستا ئەو بۆ خۆی مەترسیەکە بۆی ببێتە شێرپەنجەی مەمەک لەبەرەوەی ڕێژەی ئیسترۆجین بەرز دەکا کە دەبتە ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمەک یعنی ئەو دەرزیە هۆرمۆنیانەی کە وەکو لە هۆڵەکانی وەرزشی بە حساب بەکاردەهێنرێن دەکرێت هۆکارێک شێرپەنجەی مەمەک بێت بەڵێ بەس ئەوانی لە ژێر چاودێری تەندروستی نەروانەیە ئەوەی بۆی دادنێ بە شێوازێکی تەندروست بۆی دادنێ هیچ زیانێکی لەسەر مرۆڤەکە نەبیتن بە شێوازێکی تەندروستی هەیە بەکاری دێن هەیە بە شێوازێکی ناتەندروستی بەکاری دێن وە زۆر جار بەڕاستی ئێمە پێشتر چەندین جار بەرنامەمان لەسەر کردووە ڕاپۆرتی مەیدانیمان لەسەر کردووە زۆر جار هەیە هەر بە قاچاغا و من خۆم دەرزیەکەم بینیوە لەسەری نووسەوە هۆرس گرۆس هۆرمۆن یعنی هی ئەسپە نەک هی مرۆڤ ڕاستە ئەوە یەک پرسیاری سێملیان دەپرسین ئایا خواردنەوە وزەیەکان دەخۆیەوانی وزە بەخشن خاصەتەن لەو هەرزەکارانە ئێستا پێیا بووە چەند شێوازەکە ئەوەنەوە هەر بۆ پیاوانیە خانمانی ژێستا دەیخۆنەوە خانمانیش فێر بووینە بەڵێ و پێنجە پرسیار ئایا نەرگی لە دەچێشی بەی بدەچێشی چکە ئەوانە هەمووی خاڵەکانن کە باڵێن ئەو شی خاڵانەنێکەوە دەکەن ڕێژەی ئیسترۆجین بوون بابەتی خۆراکە خێراکەوە ئەوانە هەمووی ئەوە لە پیاوەکان و پشکنینی خودی مانگانەیان فێر دەکەین کە خۆ بخۆیان ئەنجامیدەن مانگانە هەر شێوازێکی گۆڕانکاری هەبی لە مەمکەکانیان بە زووترین کات پەیوەندی بە بزێژ باسی فاکتەرەکانم بۆ بکە کە دەکرێت بۆ خانمان و بۆ پیاوانیش فاکتەری مەترسیدار بن و ببنە شێرپەنجەی مەمەک ئێمە دەتوانین بیکەینە دوو بەش ئەو فاکتەرانەی کە با بڵێن ئێمە دەتوانین ڕای بگرین ئەو واتە لە دەست خۆمانن هەندێکیان لە دەست خۆمانی ناتوانین بیگۆڕین ئەوانی لە دەست خۆمانینە یەکەم جار کە بوونی ئافرەت واتە مێینە ئەوە یەک لە هۆکارەکانە تەمەن کە چەند بەرەو تەمەن ڕۆی ئەگەری بە توش بوون زیاد دەبیتن هەروەها بۆ ماوەی کە ئێمە ناتوانین ڕێگری لێ بگرین ئەو فاکتەرانە ئەوە کە ناتوانین ئێمە بیگۆڕین بەس فاکتەر هەیە دەتوانین بیگۆڕین هەروە فاکتەری ئەوەی کە کەوتن بە سووری مانگانە زوو تاخیر ڕاوەستان بۆ ئەڵین تەمەنی ناومێدی واتە پێ دەگوترە بە ئینگلیزی ئێرلی مینارک لیت مینۆپۆز یعنی زوو سۆری مانگانەی دەست پێ دەکات تاخیر کۆتایی دێت ئێستاش لەو تەمەنە ئێمە لە ڕۆژانە دەبینین دڵنیاشم هاوڵەکانم هەمان شتیان هەیە کە لە تەمەنێکی گەلە زوو تووشی سووری مانگانە دەبن هۆکارەکەش دەگەڕێتەوە خواردنەوە زەبەخشانە خواردنە خێرایەکان چووکە ینی تقریبن ئەو هۆکارانی کە ڕێگەشیان لێ ناگیری پەیوەندی بەوانەوە هەیە کە ڕێگەی لێ دەژیرێت لەبەرەوەی خواردنەکان خێراییە و هەر بۆ خۆشیان دەکرێت هۆکار بن بۆ شێرپەنجەکە بەڵێ ئێستا هەمووی باز دەکەین هەموو شیشی دەکەینەوە ئەوانە چینە ئەوانەی کە دەکرێت ڕێگەیان لێ بگیرێت خواردنەکان خۆراک خێراکە خۆراکی خێرا ئەو خواردنە چاورانەی کە مثلەن نازانین لە کوێ هاتووە هەروەها خۆبان پێ دەڵێن لەو فاتیانی چەند چەوری کەمبی ئەوەندە باشە شیرنی بە لەکنەمە باوە شیرنی خۆراکەکە خانەی شێرپەنجە پێ گەورە دەبیتن بەس ئەوە هیچ ئەوە چی نییە بەڵام ئەمە کە دەگەینە تەمەنی 40 ساڵی دەلێن لە شەکر کەمکەوە خێ کەمکەوە بۆ تەندروستی گشتیە بەس بڵێن شیرنەمەنی بۆی خۆپارێزی بکاتن لە شێرپەنجە نەخێر بەس لە کاتی چارەسەری کیمیاوی چەند خواردنەکیش ڕادەگرین ئەوە تاوەکو کاریگەر نەبی لەسەر ئیشی چارەسەرەکی کیمیاوی هەروەها هەموو جۆرە گۆشتێک خاستن ئەو گۆشتانەیەوە مواد حافزای تێدا گۆشتی قوتو خواردنی قوتو ئەوانە لەبەرەوەی ئەو مادە حافزانەی تێدا ئەوانش دەبنە هۆکارێک بۆ توش بوون یان ڕێگە خۆشکەرێک ئەمە با بڵین ڕێگە خۆشکەر تاوەکو بتوانین کەم بکەینەوە خواردنەوەی کحولیەکان بە ژێژەی گەلە زۆر خواردنەوەی ڤیپ قەڵەوی ئەوانە هەمووی ئەگەر زۆر بچیشی بکەوە هەمووی دەگەڕێتەوە ڕێگەی کە ئەوە ڕێژەی ئیسترۆجین بەرز دەکاتن لە جستەی مرۆڤ
کە دەبتە هۆکار بە توشبوون یان ڕێخۆشکەر بە توشبوون بە شێرپەنجە. خانمان زۆرجار پرسیاری دیکەیان هەیە بۆ نمونە جۆری ستیان بەستنی ستیان مانەوەی ئەوانە تا چەند پەیوەندیان هەیە ئەگەر بۆم باس بکەی. با بڵێن بیر و باوەڕێک هەیە ستیان لەبەر ناکەم هەتە تووشی شێرپەنجە نەبم خانمانی بڵێن داکمان و داپیرانمان بە ژیانی خۆیان قسان لەگەر بکە دەلێ چیژە بەم قەت لەبەرم نەکردی قسانانە چێ دەکەی خۆی ستیان وەکو دەنن تانین هەڵگر ماسوولکەکان شل نابی با بڵێن بە کوردەواری خۆمان شۆڕ نابی لەگەڵ ئەوەشە ستیان لەبەرکردن هیچ ڕێگەیەکی نییە بلێت تووشی شێرپەنجە بکە بە سنتیانی تند وات ناهێلی خوێن بەر و خوێن هێنەکان بە جوانی ئیشی خۆیان بکەن بێ دەکوترێت احتیقان کۆنجسم واتە تون دەوی کە ستیانەکەی دادەکەنی هەزەکە زۆر ژیانەکە شتێکی ترە ستیان ناوی تون بیتن ئێمە دایمەن فێریان دەکەین دوو پەنجەی دادەنێ لە بن خەتی ستیانەکەی ئەو دوو پەنجەیە کە دیتی شلە ئەوە تەواوە خەتێکی پشتیشی یەک مستەوابی نەک ئاوا قەوز بوو بیتن و قەبارەی مەمکەکەی لە ناوت بە جۆرەی ئەو باڵێن ئەو قەبارەی کە دەیکڕیتن نین لۆ شەوان ئایا دایکەنێنین یان پێی بخەوین ئێمە دایمەن لە کتابش باز دەکا کە بە ستیانی ریاضە زۆر ستیانەکە پەڕۆکە لاستی خوشتی ئاسن و شتی پەیوەنیە ناهێلی مەمکەکە زۆر بجوولێتەوە و ماسوولکەکان ئەزیێت بدا بیسوێنان کە هەستا لە خەوژانێکی مەمکێ بیکە ئەسڵەن ئەو ژانە بەخۆی ئەساسەکەی لە ماسوولکەکان دێتن ئەمە دائیمەن دەڵێن ستیان لەبەربی بەسمانای ئەوە نییە ستیان وە دەکا کە تووشی شێرپەنجە بن دەبی ستیانیان لەبەربی ئەمن هەموو یعنی لەبەربی مەبەستەوەیە بیبەستن بەڵێ دەبی بیان بەڵام بە شەوان دەکرێت جۆرەکەی دیکە بێت زۆرەکەی دیبیتن بەڵێ زۆر باشە ینی دەکرێت شەوانیش بەکار بهێنرێ دەبی بەکاربێت دەبی بەکاربێت بەڵێ زۆر باشە جگە لە ستیان یەکەچی دیکە لەو بابەتانەی کە پرسیاری لەسەر دەکرێت بابەتی بەکارهێنانی بۆ نمونە بۆنەکان مەعاتەرەکان شەب ئەوان لە ناو کوردەواری شەب باشە ئەوانە تا چەند هۆکارنەوەنە ئەوانە هیچ هۆکارنینە هیچ هۆکارنی بەس هیچ بەس زۆرەکەی نەوانە بەڵێن وەکو نەخۆشیێکی پێست هەیە لە بنباڵ دروست دەوی هەموو گرێگری گوردور دروست دەبی و دەبیتە برین ئەوانە ئەو کاتە نابی بەکاری بینن هەروها جۆری معاتەڕەکە چییە ئایا ئەمۆنیای تێدا یان شامپۆش باز دەکەن هەندێک جار بەڵێ ئەوانە هیچ ئەوە نییە بەس لە کاتی چارەسەر کیمیایی ئەو شتانە ناهێڵن ینی تووشی شێرپەنجەت ناکەن کەنیە بۆ ئەو خانمانێک کە خۆیان شێرپەنجەیان هەیە ڕێنمای تایبەت هەیە ڕێمانی تایبەت هەیە بەڵێ لە کاتەچی بڵێن دیاری کرا بەکاری ناهێنن دو دەگەڕێنەوە سەری بەکاری دێنن بە شێوازێکی تەندروست زۆر باشە دڵە ڕاوکەی ڕۆژانە هیچ پەیوەندێکی هەیە سترێس هۆکاربێ بۆ شێرپەنجە یانیش دەکرێت هۆکارێکی یارمەتی دەربێ بەس ڕاستە خۆنەی کات هۆکارێکی یارمەتی دەرە باشە خۆی خۆراکی خراپە بڵێ بۆ نمونە ئەگەر کوهولی نەبێیان بۆ ماوەی هەیە بۆ نمونە ڤیپی هەیە ئێستاوانە لە خانمان و لە پیاوانیش زۆر بووە دەکرێت هۆکارێکی یارمەتی دەربێت و گرفتەکە زیاتر بکات بێگومان ئەمە ئەوانە دای من پێیان دەڵێن چەندی بتوانی لی دوورکەوە زۆر جاردە لە دکتۆرە من ناتوانم وەکو ئاڵودەم لێ هاتیە ئێمە دەڵێن نە ئەتوڕەسەن ڕاومەستا کەم کەمیکەوە سەبر وای لێ دێ بە خۆت حەزت لێ نابی سەبر لە جستە شت دێتە دەرە لە تایبەتی ڤەیب و نەرگیلە زەبر بەرکەوتن بە مەمک ئەوە یەک لە هۆکارەکانەوە دایمەن کە ئەفرەتێک دێتە لام یان دەلێ لۆ پشکنین هاتیمە یان دەلێ گرەیەکم هەیە ئەمە دەبێت ئەو پرسیارانەی لێ پرسین یەک لەوانە لە بۆ ماوەیی هەیە دوو زەبرت پێکەتیە هۆکارەکەش ئەوەیە کە زەبرەکەی پێ دەکەوێت بۆ نمونە منداڵەکەی گەستویەتی یان بۆ نمونە زەبری دیکەی بەرکەوتێ گەستن ئەوە دەبتە بڵێن پەیوەندی پەیوەنیە بەس زەبرکەوتن بە مەمکەکە جاروێ منداڵەکە زۆر بەتوندی سەری لە مەمچی دەدا لی دەپرسیەوە دەڵێ وەختی خۆی سەری لێدابم یان دەرکەی سیارە پێم کەتیە ئەوانە پشکنی یەکەندان لۆ دەکرێت پێشی دەڵێن پاش 2 هەفتەی ترۆ بزانانی شوێنەکەی دەبتە گرێ یان ئەوسانەوەی تێدا دەبی پاشان دەڵێن ئەتو دەبی پشکنین بکەی 6 مانگ جارێک چکە لۆ ئەو شوێنە وەکو تۆپەڵە گرەیەکی لێ دەپێی دەوترێت فاتنی کرۆسس کە ئەوە ئەگەری هەیە لە داهاتوودا گۆڕانکاری لەسەر و بتە گرەی شێرپەنجە یەکەچ دیکە لەو بابەتانەی کە پرسیاری دەربارە دەکرێت ئێستا زۆر جار نەشتەرگەری جوانکاری هەیە سلیکۆن هەیە چێوریدانان هەیە ئەمانە دەکرێت هۆکار بن بۆ شێرپەنجە خۆیان ئەو نەشتەرگەریانەی جوانکاری دەکرێن نەخێر لەبەرەوەی زۆرە ئافرەتێک هەیە پێ دەگوتێت گریت فۆر مەمکەکەی قەبارەکەی لە ناکاو ڕەگەبەردەبی چەند هۆکارێکی تایبەتمەند هەیە نامانێت بچینە ناو بابەتەکە ئەوانە پەیوەستە جوانکاری مەمک بکەن لەبەرەوەی
پارێزی بنەکانیان دەکەین. بۆ نمونە خانمێکی ئاساییە هیچ گرفتی نییە بەڵام بۆ نمونە دەیەوێت شێوەی مەمکی بگۆڕێ ئەوانە هیچ پەیوەندی پێوە نییە. پەیوەندی پێوە نیە. سیلیکۆنەکەش ئەو جۆرێک کە بەکار دێتن هیچ مادەی وای تێدا نیە کە ببێتە شێرپەنجە. خانمێکمان هەیە بۆ نمونە گرەیەکی دۆزیەوە دەکرێت ئەم گرەیە پێویستی تەنیا بە پشکنین بێ یان بۆ نمونە چارەسەرەکەی چی بۆ دەکەن بۆ نمونە دەرکەوتووە جارە شێرپەنجە نیە بەڵام بەس بۆ گەورەبوونەکەی متابعە دەکەن یان دەتانەوێت بلۆدا توی بکەن. هەر ئافرەتە کە گرێ هەبوو بە جۆرەی ئەو با بڵێن گایدلاینێ کە بۆمان دانراوە. ئافرەتەکە دەستە لای پزیشک پشکنینی بۆ دەکرێت و قۆناغانی پشکنینی بۆی ئەنجام دەدرێت. ئەگەر شێرپەنجە نەبوو بە جۆی خشتە بە جۆرەی خشتەکە بۆی دادەندرێ پێی دەڵێن 3 مانگی تروەرەوە 6 مانگی تروەرەوە هەروە تەمەنەکەی. ئەگەر لە تەمەنی 20ەکان بیتن 6 مانگ جارەکە. ئەگەر لە تەمەنی 30 ساڵەکان بی لە 30 بەرەوسەرەوە بە جۆرەی شێوازی گرەیەکە پێی دەڵێن ئەوە پشکنینی پێویستیان 3 مانگ جارەکیان 6 مانگ جارەک. دیکەت هەیە بۆ خانمان وەکو دوایان ڕێنمایی خۆت. پشکنینی خودی مانگانە کلیلی خۆ پارێستنەوە هەروە کلیلی چارەسەرە. لەبەرەوەی ئەگەر ئەمن دەزانم زۆربەتان دەڵێن ئەمە خۆمان پارێستیە بەس ئەتو خۆت پارێست کە پشکنینی خودی مانگانت کرد هەر شتێکی نامۆت دیت زووتر هاتیە پزیشک کەواتە خۆت چارەسەر کرد خۆت پارێست. وە ئەوەش بزانین پشکنینی خۆی مەمەک یان پشکنینی خودی مەمەک ئەوە خۆپارێزی نییە لە توش نەبوون بەڵام خۆپارێزیە بۆی بۆ منە لە قۆناغی سەرەتاییدا تۆ دەستنیشانی بکەیت چونکە تۆ کە شێرپەنجەی مەمکەکە دەستنیشان نەکەی ڕەنگە هەمان شێرپەنجە بچێتە سیەکان بچێتە جگەر و بڵاو ببێتەوە چونکە ئێمە ئەوش گرفتەکەمانە. خاڵەشی دیشم هەیە پێشوەی تەواوبین لە بەرنامەکە شێرپەنجەی مەمک لە هەر قۆناغێک دەستنیشان بکرێت خۆشبەختانە چارەسەری هەیە و لە کوردستان هەیە. نی ئەو هەواڵە خۆشە حەز دەکەم هەموو کەس بیزانی. وە زۆربەی توش بۆکانیش بڕینەوەی مەمکیان نایە. زۆربەیان بڕینەوەی مەمکیان نایە لەبەرەوەی دەتوانین پاش بڕینەوەش ڕێکاری لۆ بکەین هەروەها هەر قۆناغە چیش بی ڕاستە لە قۆناغی 1 و 2 چارەسەری ئاسانترە بەس ئەگە لە 3 و 4 چارەسەر هەر دەکرێتن چکە من نەخۆشەکەم هەیە تا ئێستا ماشەڵڵای لێبی لە قۆناغی چارە بەس لەبەرەوەی بە شێوازی تەندروست و لەسەر ڕێنمایی پزیشکە تا ئێستا ئەو بوویتە هیوا بەخشەک لە بۆ هەموو نەخۆشەکان. دەستەکان خۆش بە دکتۆرە گیان سپاس بۆ ڕێنمایەکانت بۆ هەواڵە خۆشەکانیش. دەست خۆش بێت. سپاس کە لەگەڵم بووی. پۆدکاستی ئەم جارەشم پێشکەشکردن هەمیشە تەندروست بن.